پشتگوێخستن و ئێحمالکردنی نوێژەکان بە تایبەتی نوێژە فەرزەکان. کەسانێک هەن زۆر ئیحتیمام نادەن بە نوێژەکانیان، وەکو پشتگوێیە خەن و هەچ کاتێ ئیشیان نەبوو نوێژەکەن، ئەگەر ئیشیان بوو نایکرد، ئەگەر مەشغوڵ بوون بە شتێک و ئیحمالیەکەن و پشتگوێیەکەن یاخود تاخیریەکەن لە کاتی خۆی، هیوا هەیە چێ بۆ ئیش لە ئیشە بەیانی و نیوەڕۆ ئەسڵ و ئێوارە نوێژ ناکە کە ڕۆشتەوە لە ماڵەوە ئەخیر هەمووی ڕیزەکە بە دوای یەکای کاتەوە. ئەمانە گوناهی گەورەن و پێویستە ئینسانی موسڵمان ئاگای لێبێ بە هیچ جۆرێ نوێژەکانی پشتگوێ نەخەوە تاخیری نەکە ئیلا بە عودرێکی شەرعی نەبێت. چونکە خوای تەبارەک و تەعالا 5 فەرزی لەسەر ئێمە فەرز کردووە و فەرمانی پێ کردوین کە ئەو 5 فەرزە لە کاتەکانی خۆیان بکەین. فإذا اطمأننتم فأقيموا الصلاة إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. لپاشەوەی خوای تەبارەک و تەعالا باسی نوێژمانە بۆ ئەکا کە لە کاتی شەڕیشە پێویستە نوێژ بکرێت. ئەفەرمی ئەگەر دڵنیا بوون و هاتەوە ناو ماڵی خۆتان و ئیسراحەتتان کرد و دڵنیا بوون نوێژەکانتان ئەنجام بدەن بە چاکی و بە جوانی، چونکە بۆ ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. بەڕاستی و بە تەئکیدی بزانن کەوا نوێژەکان خوای گەورە کاتەکەی داناوە، کاتێکی دیاریکراوی داناوە. وخوای تەبارەک و تەعالا مەدح و سەنای ئەو کەسان و ئیماندارانەی کردووە کە نوێژەکانیان لە کاتی خۆیە ئەکەن و ئاگایان لێ و بە جوانی ئەیکەن، دێنە ناو مزگەوت و بە جەماعەت ئەیکەن، ئیلا بە عوزرێکی شەرعی نەبێ واز لە مزگەوت دێن و واز لە جەماعەت دێن و واز لەوە دێن کە کاتی خۆی بێ، ئیلا عوزری شەرعیان هەبێ. خوای گەورە دەربارەیان ئەفەرمێ والذین هم على صلاتهم يحافظون. ئەو کەسانی کە خوای گەورە ئیکرامیانەکان لە ڕۆژی قیامەتە فیئەیەکن ئەوانن کە نوێژەکانیان چی ئەپارێزن و لە کاتی خۆیایکن. بۆیە لە پێناوی پارێزگاری نوێژ لە کاتی خۆیە شەرع بانگدانی داناوە کە بانگەوازی بۆ بکەیت و ئیعلانی بکەیت بەوا کەوا وەختەکەمان داخل بوو. واتە ئێستا کە وەختی جومعە هات حاجی خوا جەزای خێری باتەوە هەستا بانگی دەن، واتە ئەمە دوخولە وەختی جومعەیە و کاتێتی و هەموو کاتێکی بانگیش هەچ پێفەرزەکە ئەوها بانگ بێژ دانراوە لە ئیسلامە کەوا کاتەکەیمان پێ بڵێ ئەوە دخولی کرد لەم دەقەوە لەم سانیەوە کاتی ئەو نوێژەیە. و هەروەها ئەمری پێکراوە کەوا دەنگ بەرز کاتەوە و کەسانێک بانگ بێژ بن کە ئاگادار بن بە وەختەکان و بە کاتەکانەوە. ئەبێ دوورکەوینەوە لە بانگدانی مناڵ و ئەو کەسانەی ئاگایان لە بانگدان و کاتەکان نییە. و هەروەها بچیتە شوێنی بەرز منانەی بەرز وەکو چۆنی سەلای خۆمان لە موکەبێرەکانەوە و لە منارەی بزگەوتەکانەوە بانگ ئەدرێن بۆ ئەو کەسانی مەشغوڵن بە ئیشەوە بەکارەوە بە دنیایەوە بزانن کەوا کاتی ئەو نوێژە دخولی کرد و بڕۆن بەرەو مزگەوت و نوێژەکانیان بکەن. وەخوای گەورە بۆ هەموو نوێژە دوو کاتی داناوە، سەرەتای نوێژ و کۆتایی نوێژ، یعنی وەختەکە محەددەدە لە دخولی نوێژەوە کە دەستی پێکرد کۆتاییەکی هەیە ئەو نوێژە دوای ئەوە ئەگەر بیشی کە ئەگەر بە ئەن قەست تەخیرت کردبێ لەو کاتی دووەمەی چەند جارش بیکەیتەوە ئیسپازەی نییە، چکە تۆ خۆت بە ئەن قەست کاتەکەیت لابرد، کاتەکەیت بەسەر برد، نەتکرد، پشتگوێت خست، ئێحمالت کرد. بۆیە پێویستە ئینسان لەو کاتەی کەوا یەکەم کاتێتی تا دووەم کاتی لەو بینەیە نوێژەکەی ئەنجام بدات. چکە جوبریل عەلەیهی سەلام کاتی هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم بۆ هەموو فەرزێک لە قاتی یەکەمە لە وەختی یەکەم و دخولبوونیان نوێژی پێکرد و فەرمی ئەمە بیدایەتێتی و هاتەوە بۆ لای جارێتر لە کۆتاییشان نوێژی لەگەڵ کرد فەرمی ئەمە کۆتایەتی لە بینی ئەم دوانەیە بیکەن هەرچەندە وەختی یەکەمی باشتر و ئەفزەڵتر و چاکتر. بۆچیە وەختی یەکەمی چاکتر و باشتر و ئەفزەڵترە؟
چونکە پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ پرسیاریان کرد ئەی العمل ئەفضل قال الصلاة على وقتها فەرمویان چ کارێ زۆر باشە کردارێکی چاکە باشترینە فەرمووی یەکێ لەو شتانەی کە زۆر باشە و چاکترینە ئەوەیە کەوا نوێژ لە کاتی خۆیان بکرێت و قورئان و سنت زۆرمان بۆ هاتووە بۆ ئەو کەسانەی دەربارەی ئەو کەسانەی کە نوێژ تاخیرەکەن یا ئیهمالیەکەن یا گوێی نادەنێ یا کاتەکەی بەسەرەچێ ئەو هەر خەریکی دنیای خۆیەتی خەریکی یاری خۆیەتی ئیهمالکردنی نوێژ لە کاتێکە گوێی لە بانگە بێ زۆر جار هەیە لە وڵاتی خۆمانە کەڵکەکە دراوسەی مزگەوتە بانگەدا بە کەبەرە لە ماڵە دانیشتۆ هیچ ئیشێکی نێ و ناچێت بۆ مزگەوت و هیوا هەیە ئەگەر ئەوها بەردەوام بوو ئیهمالکرد هۆکاری ئەوەیە کەوا تەر نوێژ تەلب کرێت چکە تەهاون لە نوێژە تاخیرکردن و تەلبکردنی ئەعزەم جنوبە گەورەترین زەنگ و تاوانە پاشی شرک نوێژ نەکردنە و عولەمایان ئەفەرمون لە زینا و لە دزی و لە پیاوکشتن و لەوانش خەتەرتر و خراپتر و گەورەترە چکە نوێژ شیعاری موسڵمانانە بەیداخێکە لە بەیداخەکانی دارولئیسلام هەر شوێنێک کە بانگی دێدرا و نوێژی تیاکرا هەچ کەسێ بێ ئەڵێ ئەوە وڵاتی موسڵمانانە ئەوە شیعارەکەیانە ئێمە بەچی موسڵمان و کافر بەچی جێبجاکەینەوە بە نوێژە فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين مشركەکان کافرەکان ملحیدەکان کاتێک کە تۆبەیان کرد هاتنەوە ناو ئیسلام شەهادەیان هێنا نوێژیان کرد و زەکاتی ماڵیاندا ئەبنە براتان لەوە پێشی دژمنتان بوون مشریک بوون ملحید بوون کافر بوون تۆبەی کرد هاتەوە نوێژی کرد مسلمان و براتان سەیری ئەم لایەنە لایەنی دووەمی خوای گەورە ئەمنمان پێکە وأقيموا الصلاة ولا تكونوا من المشركين نوێژەکانتان بکەن لە مشرکین مەبن لەو کەسانە مەبن هاوەڕگیری بۆ خوای گەورە قەرارەدەن بەچی بە نوێژ نەکردن ئێمە زۆر کەسی خۆشەویستمان هەیە لەوانەیە کوڕمان بێ باوکمان بێ برامان بێ ئەبینین نوێژ ناکە لە ناومانایە نان بە یەکەوە لەسەر یەک سفرە نانەخۆین نصیحەتی ناکەین ئامۆژگاری ناکەین تێی ناگەێنین کە ئەم شتەی تۆ ئەیکەی لە زیناکردن خراپترە لە دزیکردن خراپترە ئەگەر تۆ براکەوت دزی بکاو بێتەوە ماڵەوە چی پێڵێ پیاە بکوژە بێتەوە ماڵە نصیحەتی ناکەی ئامۆژگاری ناکەی تۆ براکەوت لەوە خراپتری کردو نوێژ نەکردنە تۆ نصیحەتی ناکەیت ولا تكونوا من المشركين نوێژەکانتان ئەنجام بدەن لە کاتی خۆیان ئێهمالی مەکەن سەیری کە سەحابە کاتێ چوون بۆ غەزا ئەگەر شوێنە نەشارەزا بوونا یەکەم جار سەیریانە کرد گویان ڕاکرد پێشبانگی بەیانی خەڵکیانە نابزان ئەم شوێنە ئەم ئاوایی ئەم دێ ئەم شوێنە ئەم حەدەڕە بانگی تیاوترێ نوێژی تیاکرێ کە گویان لە بانگە بووتەوە ئەمانە موسڵمانن ئیماندارن نوێژ خوێنن برای ئێمن خوێنیان حرامە پێمان ماڵ و مولکیان حرامە چونکە بوون برای ئێمە حتا تەنانەت کاتی خۆی مەجلیسی تەعاونی عەرەبی هەبوو چوار وڵات یەکیان کرد هێرشیان کرد لەسەر هەڵەبجە جوندیان هێنابوو لە ناو هەڵەبجە خەڵکی هەڵەبجە خۆی بووی گیڕەوە ئەیفەرموو جوندیان هێناوە خەڵکی ناو سوودان بووە مسر بووە یەمەن بووە چی بووە لە ناو هەڵەبجە کە گوێن لە بانگ بووە گریاو گویان ئێمە هاتوین ئەمانە بێدینن کافرن مسلمان نینە ئەوە هەموو مزگەوتە چیەوە هەموو بانگدانە چییە بۆیە شیعاری ئێمە بانگدانە ڕەمزی ئێمە ئیسلامەتیمان موسڵمانەتیە نوێژکردنە ئەگەر بانگدان و نوێژکردن نەما لە ناومانە
واتە ڕەمزمان نامێنێ، شیعارمان نامێنێ، بەیداخمان نامێنێ، لە دایرەکەی ئیسلامە چینە دەرەوە. حتى أو حكاماني ظلمك استمك تعداك لملت ناني أنا خون أنا كوشن سجني أنا صحابة برسيانا لبي غمري فاكر صلى الله عليه وسلم آية حوصي بوان بشمشير بروين بياني بيان كوشن لنامل فرميتي لا ما صلي ما دام يوجك النكل هرسل لي أنا وديجي بوست شر شمشير نكن بيكم مسلمان يكثر نكوج المسلمان ولا روايتك ما أقاموا فيكم الصلاة ما دام ريقتها بيدن نيش بكن مزقوتا كانت أنا عودان بي بان بدن أمتي إسلام نابي حسا يكتب بكوش ويكتب قاتلين بوين يشكردن نیشانەیەکە لە نیشانەکان لە بینی مسلمان و کافرە. ئێمە بەوە جیاکەین و کە نوێژکەرین، کە مزگەوتمان هەیە، کە بانگ و سەلامان هەیە، هەمومانە و فەرموودەی پێغەمبەری خوامان صلی الله علیه و سلم بەرە و ئەیلێنەوە و گوێمان لێ بووە لە وتار مزگەوتەکان، لە مامۆستایان، لە بانخوازەکان. إن بين الرجل وبين الشرك والكفر ترك الصلاة. نێوانی ئێمە ئیمانداری مسلمان لەگەڵ کوفرە لەگەڵ شرک و هاوڵگیریە نێوانەکەمان کە جامان نەکاتەوە نوێژە. کە نوێژمان نەکرد لەگەڵەوانە تێکەڵێت فەرق جیاریان نییە. ولا فرموديك ترى فرمي العهد الذي بيننا وبينهم الصلاة أو بيماني لهم وانا هي نيوان ما داعي نيجا فمن تركها فقد كفر. هس كسي وازي لنا نيجي نكر كافر هو حقيقتك هي كخواي قورا فرماني بيكردوا كيما بيكين تو إشاريته والنايكي بش جوية خي تو اختفرق جوازك تشي لقى خلقاني بويا عمري كوري خطاب رزاق رحمتي خوالي بيفرمي لا حظ في الإسلام لمن ترك الصلاة. هيج بخت وشاكيك وحظك وبشيك الدنيا الإسلام خاون هيج نيد الإسلام على نيوشنا شو كذلك هاي ترى همي هباء منسوي روجي قيامة إسبادي ناببو شيخ برسياري إيما لقيامة نوشكان ما نكردو ما يعني ما نكردو. وعبد الله كل شقيق أو تابعي برزة أفرمين لم يكن أصحاب رسول الله صلى الله عليه وسلم يرون شيئا تخرج الكفر غير الصلاة. الله ياراني في غمر صلى الله عليه وسلم كأو ياراني في غمري بيني فرميتي أصحابي بيغمر ياراني بيغمر هيش كان وقت بالكفر نازاني تركني نوشكني بلام تو مسلماني كنوشكي إهمال يكيد عاون يكيد أوش ترك ولك لا ترك شتو نايكي وكو خوي نايتي حقي خوي ناديتي لو حالتا إما منافق كان صفات من تكلاوة به شكا تركني صلاة تحاولنا صلاة برجو خصني صلاة صفتك لصفاتك كان منافق كان دور وكان أو دور رواني كبسر زارجي إيمان دارن بلام نجير وبإيمان إعلاني دوستايتي مسلمانة كان بلام رخيانا مسلمانة أكل كسيان نقل نبو نيج ناكن لبرشاي خلق نيجك چن كسمانية مسلمانان لكاتي إيشكي يا لكاتي سفرة يا لكاتي إيشا يا لكاتي ياريا نيج هاتو كاتي هاتو نيكر دوو روشتو كاتكي بسر شو دعاي جرابيتو يعني هل نبيري شو نيكر ماشي يعني منافقتية كإنساني إنسان إيمان داري حقيقي كباندرا هر چيشتك واز دينه يمشن كوتي بيغمبر صلى الله عليه وسلم دايكان مان
خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو کە بانگی ئەدا لە ناومانە بوو پێش بانگ لەگەڵمانە قسەیە کرد ئەیخستینە پێکەنی یارمەتیە داین دائنیش لەگەڵمانە نانی ئەخوا لەگەڵمانە کە بانگەها وەختی نوێژ هەبوو وەکو ئەوەی نەمان ناسی پشتی هەڵا کرد لێمان وشو بەلای نوێژە کردەوە ئەبێ ئینسانی مؤمنی حەقیقی ئەو هابێت سيري كالمنافقين منافقين شيء وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يعني منافقين نيشكرن نيشكر بلام كهلصن بو نيش كسالى تماما ذكري خواتي هذا كما كان لبيريا كان أقل مالو بنايك تأخيريا كان أقل كسايو ديال نبو هو صفاتي إمام رو مسلمان ومان هي نيش ناكا يعني منافقين لو باشتر شو منافقين ايش انا كنت تبى شايفه بلا مو نايك كان كاس يكتون لاي حسني بصري رضا ورحمة الله حسني بصري مالي لبصر افهم مزدوج شون لاي نيجي عسل به بەڵام کە ئەوان چوون وتیان فەرمووی پێیان نوێژتان کردووە پیاوان لای سە نوێژی نیوەڕۆمان کرد نوێژی نیوەڕۆمان کردووە وتی ئەی عاسر وتی وەڵا عەسرمان نەکردووە مەشغوڵ بووین ئەوان وتی بڕۆ نوێژەکانتان نوێژی عەسریان کرد بەڵام نوێژی فەوتان بووە نیوەڕۆیان کردووە عەسریان تاخیر کرد بەرەو تاخیریە چوون نەفەوتان بوو لە کاتەکەی خۆیان کاتێک کە هەڵسان لای حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێی فەرموون تلك صلاة المنافق يجلس يرقب الشمس حتى إذا كانت بين قرني الشيطان قام فنقرها أربعا لا يذكر الله فيها إلا قليلا فرمي أمن جئي وعيك كواتا خلطان كدو شاوريكم رجوابي وكاتوا رجوابي لفربي تكريتو ولا نيجم نكدو حلاسي شواركاتكي فرمي ونيجي منافق منافق شون نيجك تأخيريك إهمالك كسني بيني ونايك هذا واجهناك كاتك أخوال برو أوادونه أشيت بين قرن الشيطان وبو أوبن هلا شوار كاتك وكشون تير دنو قدال الدان أو شوار كات بس سريعي ببلا كدن ببيع ذكري خوا ببيع وأجاي ببيع خشوعي بيع نيجك هيك بالي بيونيو شن كسبانه من يجوا شن كذي بيا ما عنده براكم سريع ما بلا نيجوا أو نيجي منافقة ركوعكات سجودكات بزبونوكات با اطمئنان بي با دڵنیا بي با جازا و زیاتر بوەسێ لە شوێنی خۆی چکە ئەگەر نەوەستای سەریع بووی وات کرد و هەڵسایتەوە وەک تەی چۆن دانەخوا ئەوە منافقانەیە و نوێژ چکە منافق ذیکری خوا گەورە ناکات لە نوێژە زۆر و پەلەی تێهاکات و سەریعەکە و ئەهمالێکە و گوێنەکە و ئێمە خۆمان جاکەینەوە لە منافق پێویستە ئاگامان لە نوێژەکانمان بێت شو اگر گوێمان نەدایە ئیهمالمان کرد والله ئەبینە دیلی شەیطان ئەسیرمانەکات ئەسیرە بینی لە جێش ئاوا دەست بەرز دەکاتەوە جودیەکە هەچێکی پێ بڵێ بە گوێیەکە هەسەرۆ دانیشەرۆ دەست بەرزکەرە بخەوە پاڵکەوە کە تۆ بوویتە ئەسیری شەیطان ئەو هات دێتێ دیلە بیتە دیل بووی أبو درداء رضا ورحمته خوالي به فرمي سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول ما من ثلاثة في قرية أو بدو لا تقام فيه الصلاة إلا قد استحوذ عليهم الشيطان فعليك بالجماعة فإنها يأكل الذئب القاصية أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم جملة وفرموه هیچ کەسێ نییە سێ کەس لە دێیەکە لە حەضەرێکە لە بیابانێکە لە سەحرایەکە بژین و کۆ ببنەوە نوێژ نەکەن و توقام بانگ نەدەن و نوێژی تیان نەکەن ئیلا شەیطان سەیطەرەکە بەسەریان ئیلا ئەبنە دیلی شەیطان ئیلا شەیطان وایان لێیەکە ئەوەی خێری تیابێ بۆ دنیا بۆ قیامەتیان لە بیریان باتەوە ئەوەی شەڕی تیابێ بۆ دنیا بۆ قیامەت لایەن خۆشەویست کات
بۆیە پێغەمبەر فعەلەیکە بالجەماعە ئاگادار بە بڕۆ ناو مسلمانان ناو جەماعەتی مسلمانان خۆجیان نەکەیتەوە لە ماڵەوەدا نەنیشی بڵی دەستگرە مەکڵاوکە من ناچە ناو مسلمانان وان و دیعایان بۆ بکرێت لە ماڵ و نوێژەکان بکەیت نەیتە ناو مزگەوت نەیتە ناو مسلمانان تێکەڵیان نەبی ئاگەڵ لە ئازارەکانیان نەبێ ئەگەر وا بوویت یاخود جەماعەت کۆ بووی تۆ چووی لە کون و کەلەبەر و ئەملاولا نوێژ کرد و جومعە کرد و نەهاتە ناو مسلمانان و مسلمانان و پێ خراپ و پێ کافر بوو پێ بیدعەتی بوو ئەو وەختە شەیتان سەیطرە ئەکاتە ناو مێشتی و ئەتکا بە دینی خۆی چکا فەرمێ گورگ کاچێ مەڕێک بخوا سەیرەکە بزانێ لە دوورە سەیرەکە بزانە مەڕەکان کامەیان جیابۆتەوە کامەیان قاسیەیە کامەیان لە مەڕەکانی تر جیابۆتەوە ئەچێ ئەوە ناچێ بۆ کۆمەڵەکە شەیطانیش ئەو هایە بۆ مسلمانان ئەگەر مسلمانان کۆبوون بە یەکەوە بوون جەماعەت بوون ئاگایان لە یەکتر بوو شەیطان دوورە لێیان بەڵام تا کەوتیتەوە چوویتە ماڵەوە نێژن نەکرد تێکەڵای مسلمانان نەبووی شەیطان زەفەرە پێدا و دێت بۆ لات و هەرچی شتی خراپەیە پێ